بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا بەیەوەی عزیز شاد دەمەوە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان بە تایبەتی پێکهاتووە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مینە لەسەر مین وەک دیارە لە ستۆدیۆکەشمان دیارە ناو ستۆدیۆکەمان ئەمڕۆ مین ڕێژ کردووە کە بەرنامەکە لەسەر ڕۆژی جیهانی مینە لەگەڵ هاوکارم کاک پێشکەشتان دەکەین کاک زۆر سپاس بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزان لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوە عزیز و خۆشەویست شاد دەمەوە سەرەتا ڕوودا و پێشاتە گرنگەکانی چوار لە مێژووی خۆماندا بۆتان دەخوێنمەوە. چواری 1925 دوای شکستپێهێنانی شۆڕشەکەی زانا و خەباتگێڕی مەزنی کورد شێخ سەعیدی پیران و 30 کەس لە هاوڕێ و خەباتکارەکانی لەلایەن سوپای تورکیاوە دەستگیر کران. ئامانج و داوای شێخی پیران ئەوە بوو یا دەبێت سیستەمی حکمی تورکیا لە عەلمانیەتەوە بگەڕێتەوە بۆ خلافەت یا دەبێت کوردیش وەک دەوڵەتە پێگەنەرەکانی ناو خلافەی ئیسلامی وڵات و سنووری جوگرافی جیای خۆی هەبێت. چواری 1939 کۆچی دوایی مەلیک غازی دووەمین مەلیکی عێراق لە دوای مەلیک فەیسەڵ یەکەم بە ڕووداوێکی گوماناوی ئۆتۆمبیل. چواری 1968 لە ویلایەتی مەمفیسی ئەمریکا و لە کاتی ڕابەرایەتیکردنی خۆپیشاندانێکدا بۆ سەندنی مافی ڕەشپێستەکان مارتن لۆسەر کینگ لەلایەن سپی پێستێکی تونڕەوەوە درایە بەر دەستڕێژی گولە و تیرۆر کرا. چواری 2014 کۆچی دوایی بیریار و نووسەری گەورەی بواری فکری ئیسلامی محەممەد قوتبی برای سەید قوتب لە تەمەنی 95 ساڵیدا و لە شاری مەککەی پیرۆز ناوبرا و خاوەنی 36 کتێبە لە بواری فکری ئیسلامیدا. سپاس کاک ڕیاز منیش دەچمە لای بڕگەی کەشوهەواتان بۆ دەخوێنمەوە پێشەوەی کە بچینە لای تەوەری سەرەکی و میوانی تایبەتمان. پێشبینی کەشوهای ئەمڕۆی شارەکانی هەرێمی کوردستان بەم شێوازە دەبێت هەولێر بەرزترین پلەی گەرمی 20 پلە دەبێت نزمترین 7 پلە دیارە ئەمڕۆ جگەل لە دوهۆک کە پێشبینی 5 میلیم بارانبارین هەیە هەموو شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە ئاسمانێکی ساف و خۆڕێکی هەتاوێکی زۆر جوان هەیە کە بە تایبەتی ڕاستبینێ ماڵ ماڵی سەیران و جومعەیە دیارە 14 کیلۆمەتر خێرایی باز لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە سلێمانی بەرزترین پلەی گەرمە 18 پلە نزمترین پلە 7 پلە پێشبینی بارانبارین نییە چونکە دیارە باران لە سلێمانی نابارێت 6 کیلۆمەتر خێرایی با هەیە لە دوهۆک 19 پلەی بەرزترین پلە 19 پلەی گەرمیە نزمترین پلە 7 پلە دیارەوە کاماژم پێکردنها لە دوهۆک ئەگەری بارانبارین هەیە کە 5 میلیم پێشبینی کراوە و هەروە خێرایی با لە دوهۆک 6 کیلۆمەترە لە کەرکووک 23 پلە بەرزترین پلەی گەرمیە کە دیارە کەرکووک ئەمڕۆ گەرمترین شارەکانی هەرێمی کوردستانە نزمترین پلە 11 پلێ پێشبینی بارانباری نەکراوە 11 کیلۆمەتر خێرایی بایە و هەروەها هەڵەبجەی شەهید یا با بڵێن پارێزگای هەڵەبجە بەرزترین پلە 22 پلای گەرمیە نزمترین 7 پلە پێشبینی بارانباری نییە 6 کیلۆمەتر خێرایی بایە و هەروەها لە ڕانیە 21 پلە بەرزترین پلەی گەرمیە و 7 پلە نزمترین پلە پێشبینی بارانباری نییە 6 کیلۆمەتر خێرایی بایە دوجار گەرمیان دیارە گەرمیان بەرزترین پلێ 25 پلەی گەرمی واروەها نزمترین پلە 13 پلە و باران نابارێت 18 کیلۆمەتر خێرایی بامان. بەڵێ بینەرانی بەڕێز فیچەرێکمان بۆ ئامادەکردوون لەسەر مزگەوتی ڕانیە. مزگەوتی ڕانیە کەوتووەتە ناو جێگەی شاری ڕانیەوە هاوڵاتیان وەک ڕەمزێکی شارەکە سەیری دەکەن و مێژوویەکی دوور و درێژیە. نوێژ خوێن و هاوڵاتیانێکی زۆر ڕووی تێدەکەن بۆ نوێژ و عیبادەت. مزگەوتەکە خاوەنی کانیەکی جوان و سازگارە بەڵام وەک پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە و سوودی لێ نەبینراوە. هاوکارمان ڕێناز لە شاری ڕانیەوە ڤیتیەکی لەسەر مزگەوت ڕانیە بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبێت. بەڵێ ئەو مزگەوتی گەورە
بۆتە ڕەمزی شارەکەی. ئەو مزگەوتە جێگەی ئەوەیە گە خەڵک هەمووی لێ دەحەوێتەوە، خەڵکەشی زۆر دێتە ناو مزگەوت. ژن جێگای خۆیان جێیە، مزگەوتی ژنانی لێ لە دوو جێگاوە گەورە و گچکەی هەیە. ئێمە داوا لە حکوومەت دەکەین ئەگە هاوکاریمان بکە و بۆمان لۆژەم کاتەوە چ نوقسانیەکمان هەیە بۆمان چاپ بکە. نوقسانیمان گەلێک زۆرە، نوقسانیمان جارێ ئەوە لە ناوخەندی مزگەوتە بۆ خۆتان بینی و تا چ دڵ پێک دێ لە دوو جێگاوە ئاو دەدا. ئەم مزگەوتە بارێکی زۆر قورسی لەسەرە، هیچ دەمێکی لە 15 سەفی کەمتر تێدانە کە سەفی 90 کەسی دەبا. بارمان قورسە بۆ مزگەوتەی داوا لە حکوومەت دەکەین یارمەتێکمان بکە. یەکێکە لەو مزگەوتانەی کە شاری ڕانیە پێیەوە دیارە و شانازی پێوە دەکا، یەکە لە مزگەوتە دێرینەکان و بە چەندین شێواز دروست کراوە و گۆڕاوە. لەگەڵەوەشدا ئەندێک کەم و کوڕی تایبەتی خۆی هەیە. ئەو ئاوەی کە ئێستا لە پشت دێمەوە دیارە، ئەمە پێی دەوترێت کوێرەکانی. ئەو ئاوێکە کە لە کەم مزگەوتەکانی کوردستاندا ئەم جۆرە ئاوانە هەیە. ئەم ئاوە تا فترەیەکی زۆر دەمێنێتەوە تا گەرمایەکی درەنگ و بە تایبەتی سەرەتای هاوین خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ دەکات بۆ دەستنوێژ و ئیسراحەتکردن و بە تایبەتی ڕەمەزانانیش خەڵک سوودێکی زۆر لەم ئاوە دەبینێ. بەڵام ئەوەی کە جێ ئاماژە پێکردنە کاتی خۆی ئەم ئاوە بە شێوازێکی وا دابین کرابوو کە دەهاتەوە ناو مزگەوت و بۆ سەراوەکانیش پاچی دەکردەوە. لەگەڵەوەشدا دەوروبەری شاریش کە ئاودێری لێ دەکرا، زۆر خەڵک ئیسفادەی ئاودێریش لێ دەکرد. بەڵام لەم کۆتاییدا کە دەستکاری کراوە، دەستکاریەکی زۆر سەقەت و ناشیاوی بۆ کراوە، هەچەند زایرەن ئاوەکە دەچێتەوە ناو بازار، بەڵام سوودێکی وای نییە بۆ مزگەوتەکە. ڕانیە بۆ ناسرەوە کە میوان دۆستە و یەکێک لە هەر خاڵەکانی گرنگ ئەوە بریتە لەوەی کە ئێرە هوتێلی لێ نییە، واتە بۆکو شارەکانی سلێمانی هەولێر ئەوانە خاوەنی ئوتێل نییە. خەڵک کە دێ لێرگانە زۆربەی کار لە مزگەوتی گەورە یا مزگەوتی دەمێنێتەوە. مزگەوتی گەورەش هەندێک خزمەتگوزاری پێویستە بۆ نمونە بۆ مانەوەی شوێن یان هەندێک لانی سەقفەکەی ئاو دەدا یا خۆت فەرشەکانی هەمووی کوالیتیان نزمە هەموو کۆم بووە. وا پێویست دەکە حکوومەت یەکتەدانێکی ئەو مزگەوتەمان بکە بۆ هیچ نەبێت پێدا بچێتەوە و کە بزانێت لە چی کەم و چی کەم نییە. بۆ هیوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان یان خێرخوازان ئاوڕ لە مزگەوتی گەورەی ڕانیە بدەنەوە. بینەرانی عزیز، شەڕ کۆتایی دێت، بەڵام دەیان ساڵ لە دوای شەڕ پاشماوەکانی هەردەمێنێت. بۆ نمونە شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران کۆتایی هات کە بەپێی زانیاریەکان 6 بۆ 8 ملیۆن مینی جۆراوجۆر لە قوڵایی 20 بۆ 30 کیلۆمەتر لە خاکی هەردوو وڵات چێنران. بەڵام زیاتر لە 30 دەیە لە دوای ئەو شەڕە هێشتا پاشماوەکانی هەرماوە و کاریگەری خراپ و کردەوە بەد و دزیەوەکانی بە میرات بۆ خەڵکی سڤیل ماوەتەوە. مین یەکێکە لەو هۆکارانەی کە شەڕکەران بۆ بەرگری لە خۆیان لە دەشت و دۆڵ و تەنانەت شاخەکانیش دەیچێنن. هەزارها دۆنمی خاکی بەپیت و بەراو بەهۆی شەڕەوە مین ڕێژ کراون کە هەم خاکەکە داگیر دەکرێت و هەم خەڵکی سڤیلیش دەکرێتە قوربانی. چواری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مین لەلایەنەتەوە گرتوەکانەوە دیاری کراوە. هەرێمی کوردستانیش بەهۆی مینەوە و پاشماوەکانی شەڕەوە زیاتر لە 1600 کەس گیانیان لەدەستداوە، زیاتر لە 10,000 کەسیش تا ئێستا بریندار بوون. بۆ زانیاری زیاتر لەسەرەوەی بزانین دەستگا و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لەم ڕۆژەدا چه جۆرە چالاکیەکیان هەیە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز مامۆستا جەمال عەبدوڵڵا یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانیمان کردووە. زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەت. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. زۆر سپاس. کاک جەمال ئەگەر پێمان بڕی ئەمڕۆ ئێوەکو دەستگاکەتان چالاکیتان چی هەیە، چۆن دەتانەوێت هوشیاری زیاتر بڵاو بکەنەوە بۆی کە خەڵک لە هێشتا لە مەترسیەکانی مین لە هەرێمی کوردستان ئەگەر ماوە و دڵنیام کە ماوە بۆی کە زیاتر هوشیار بن. بەڵێ، سەرەتا سپاس بۆ تەلەڤیزۆنی پێیان بۆ ئەم بەسەرکردنەوەیە. هەڵبەتە چوار ئینسان ئەوە ڕۆژێکی جیهانیە کە نەتەوەی گرتوەکان دایناوە لە 8/12/2005 واتە ئەمڕۆ 14 ساڵە یادی ئەو ڕۆژاکەینەوە. هەڵبەتە نەتەوەی گرتوەکان ئەو ڕۆژان بۆی بەرز نرخاندووە کەوە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی سڤیل لە هاوڵاتیانی دوای جەنگ تووشی ڕووداوی
تەقینەوە و مردن و لە ناوچوونە بنیان کەمەندامە بن هەر بۆیە ئەو ڕۆژە بەرز نرخێنراوە و ئێمەش هەموو ساڵێک لەو یادەیە یادی ئەو ڕۆژە ئەکەینەوە لەبەرەوەی کوردستان زۆر بەداخەوە یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین مین و تەقەمەنی تیابووە لە ناویشیانە کوردستان کە هەرێمی کوردستانی عێراق ئێستا زۆرترین ناوچەی مینی تایە و هەر ئەمە ژوای لێکردوین کە ئێمە هەموو کاتێک هەوڵی ئەوە بین کە نەک هەر لەم ڕۆژەدا لە تەواوی ساڵەکەدا بەرنامە و کار و ئەجندای ئێمە ئەوە بێ بۆ ئەوی کەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بەڕاستی لەو دوژمنە شاراوە نەگریسە ڕزگار بکەین و هۆشیاریان بکەینەوە. ئەمڕۆ یادی ئەو ڕۆژاکەین کە ڕۆژێکی جیهانی هۆشیارکردنەوەی مین و پاڵپشتیکردنی کاروباری مینە. هەڵبەتە هۆشیارکردنەوەی مین تەنها بە بەڕێوەتی گشتی یاخۆ بڵێم دەستگای گشتی کاروباری من ناکرێ بەڵکو ئەبێ کارێکی دەستە جەمعی بێ میدیاکان و هەموو تەوەرەکانی ژیان هەموو بەشەکانی سۆشل میدیا مامۆسایانی دینی هەمووی هاوکارمان بن بۆ ئەوەی کە بتوانین پەیامی هۆشیارکردنەوە بگەێنین زۆر بەداخەوە. ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری بین دوای ئەوەی کە چەندین ساڵە هەوڵی ئەوە دەین بەڵام تا ئێستا ڕێژەیەکی زۆر لە مین و تەقەمەنی لە سنووری ناوچەکانی ئێمە بە تایبەتی سێمانی و بە شێوەیەکی تایبەت بڵێم پێنجون قەزای پێنجون کە نزیکەی 58 ملیۆن مەتر دووجا لە زەویەکەی پیس بۆ بە مین و تەقەمەنی و دوای ئەوە ناوچەی شارباژەیە کە نزیکەی 52 ملیۆن مەتر دووجا پیس بۆ مین و تەقەمەنی دوای ئەوش پشدە دێک کە نزیکەی 30 ملیۆن زیاتر واتە بە کۆی گشتی ئێمە زۆرترین ناوچەی پیسبوومانێ لە مین و تەقەمەنی و هەڵبەتە بوونی ئەم مینەش بۆتەوەی کارەساتی گەورە بۆتە هۆی لە دەستدانی زۆرێک لە هاوڵاتیان و هاونیشتوانانی ئێمە زۆر بەداخەوە بەردەوامە لە زۆر باشە کاک جەمال ئەم دیارە ماوەیە بارانێکی زۆر باریوە پێویست ناکە ئێستا هوشیاری زیاتر بدەن ئەو ناوچانەی کە پێشتر ڕێژکراون لەسەرەوەی کە ڕەنگە ئێستا ئەم بارانە بوو بێتە هۆکاریەوەی کە زیاتر مینەکان بە دەرکەوت بن بە دنیایەوە ئێمە کارمان کردو لەسەرەوەی کە زیاتر بەرنامەکانمان دابنین بۆی کە ئێمە لە بەڕێوەتی گشتی کاروباری من بەڕێوەتیەکمان هەیە بەڕێوەتی هۆشیارکردنەوەیە ئەو بەڕێوەتیە ئەرکی ئەوەیە کە تەوعیەی گونشینەکان و هەموو لایەنەکان کاتەوە لەسەر ئەو نەهامەتی بەڕاستی کەم بە نەهامەتی دانێم کە دێ بە سەمیلەتەکە خەمانە لەبەر ئەوەی زۆربەی ناوچەکانی ئێمە ئەمەی کە باسم کرد ئەو فیگەرە زۆرە ئەو ڕێژە زۆرە لە مین و تەقەمەنی کە لە ناوچەکانی پێنجون و شارباژێر و پشدەر و تەواوی ناوچەکانی تر من ڕێژکراون زۆربەی ناوچە شاخاویەکانن ناوچە شاخاوەکان بەهۆی لافا و بەهۆی ڕۆچوونی زەویەکان بەهۆی بەفرەوە ساڵانە ئەم مینانە ئەگوێزرێنەوە هەر بۆیەشە ڕێژەی مینەکان یاخود بڵێم ناوچەی پیسبوو ساڵانە زیاد دەکات چکە ئەم مینانە کە ئەگوێزرێنەوە لە ڕێگەی چەمەکان و لە ڕێگەی جۆگەکانەوە ئەڕۆنە شوێنی ترمان بۆ پیسەکەن بۆیە ئێمە بە بەردەوامی ئەبێ خەریکی ئەوە بین هەم خەڵک هۆشیارکەینەوە لەو نەهامەت و کارە ساتی کە بە سەمیلەتەکەمان هاتووە کە نەچناوێ بەداخەوە بە زۆر بەداخەوە یعنی ئەمە ڕێگرە لە بەردەم ئاوادانکردنەوە ڕێگرە لە بەردەم زۆر شتێتری گونشینەکانمان کە ئەگەر لە داتاکانە سەیریکەن زۆر گوندمان هەیە بەڕاستی هەر ئاوادان نەکراوەتەوە یاخود گوندەکە نەتوانێت دروستکە لەبەروی مین و تەقەمەنی بۆیە ئەم لافاوی ئەم ساڵیش لە زۆر شوێن دەرکەوتەوە مەسەن دەسەی سایق ئەگاداریان کردینەوە لە پێنجون لە زۆر شوێنی تر کە مین و تەقەمەنی گواساوەتە بۆ شوێنی سەلامەت و تیمەکانمان بە فریان کەوتون و مامۆستا جەمال حاڵەتمان هەیە لە وڵاتانی دراوسێەوە لافا و سەرچاوە ئاویەکان مینیان ڕاگوێز کردوێ بۆ کوردستان وەکو مینیان گواستوێتەوە بە نێو خاکی کوردستان بە دڵنیاییەوە مەسەن ئێمە لە بینی ئێمە و ئێران سنوورەکەمان سنووریی سروشتیە و ئەو میانەی کە لە سنووری ئێران هەیە هەممە هەمان شێوە دێتە سنووری ئێمە لانی ئێمە بچێتە سنووری ئەوانەوە بۆیە جەناب داماژەت بە 58 ملیۆن مەتر دووجا
خاکی پێنجویان کرد و 52 میلیۆن متر دووجای پیشار باژێر و 30 میلیۆن دووجای پشدەر. پێم خۆشە بزانم کۆی گشتی خاکی پیرۆزی کوردستان کە مین ڕێژکراوە کێڵگەکەی پیس بووە بە مینی ڕژێمی بەعز چەندە و لە ماوەی ئەم 28 ساڵەی نەمانی حکم و دەستی ڕژێمی بەعز لە کوردستانە چی کراوە لە پێناو کەمکردنەوەی ئەو ڕووبەرە مین ڕێژکراوەی کە ڕژێمی بەعز لە پێناو قڕکردنی میلەتەکەماندا گرتێتیە بە نزیکەی من باس ئاماری بەڕێبەتی گشتی کاروباری مینی سلێمانی ئەەکەم و سنووری پارێزگای سلێمانی کە بەرپرسم لەو داتە نزیکەی 234 میلیۆن متر دووجار لە سنووری ئێمە پیسە. لە ساڵی 91ەوە توانیمە 82 میلیۆن متر دووجا پاوکەینەوە 135 میلیۆن متر دووجامان هێشتا ماوە کە پانەکە بێتەوە. لەبەرەوە ئێمە ئەم فیگەرە زۆرە ئەم ڕێژە زۆرە بەو توانە و دەسەڵاتی کە دەستگای گشتی کاروباری مین هەیەی و بەڕێبەتی گشتی کاروباری مین هەیەی ڕاستیەکەی زۆر توانای ئێمە سنووردارە. بۆیە هەر لەم مینبەرە پیرۆزەوە داوا ئەەکەم لەم یادەوە داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێم لە پەرلەمانتارە بەڕێزەکان لە هەموو کاربەدەستێکی ئەم وڵاتە کە ئاوڕێکی جدی بنەوە لە پرۆسی پاکسازی مین لە هەرێمی کوردستان. چونکە ئەگەر پرۆسی پاکسازی مین بەم شێوازە بڕوات بەم شێوازە سستە و ئاورنەدانی حکوومەتی هەرێم لە بەرنامەی پاکسازی مین بەڕاستی ئێمە بە چەندان دەی ساڵی تریش ناتوانین خاکی پیرۆزی کوردستان پاک بکەینەوە و خەڵکەکەمان ڕزگاری بێ و ئابووری و ژێرخانی ئابووری کوردستان دیارە هوشیارێکی زۆریان با بڵێن هۆشداریەکی زۆر باشتدا. بەڵام چی پێویستە ئەگەر زۆر بە کورتی پێمان بڵێ بۆی کە ئەم داواکاریەتان جێبەجێ بکرێەوە پێویستان بە مادەیە پێویستان بە یاسایە پێویستان بە ئامێر و کەرەستەیە پێویستان بە ڕێکخراوە بیانیەکانە کە هاوکاریتان بکەن پێویستان بەچێ بۆی کە ئەم هۆشداری کەدات لەسەر هەرێمی کوردستان و خەڵکەکەی نەمێنێت. ئەوانەی جەناوت ئاماژت پێدا هەموویمان پێویستە. پێویستیمان بە یاسایەکەیە کە پەرلەمانتارەکانی عێراق بەڕاستی ئیشی لەسەرکەن کە ئەو خەڵکەی لە دەرەنجامی ئەو مینانەی کە حکوومەتی عێراقی چاندوێتی لەرێمی کوردستان بە یاسایەک حکوومەتی عێراقی ملزەم بکەن کە قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە کەمەندامە بن کە شەهید دەبن. ئەمە یەک پێویستیمان بە یاسا هەیە بۆی حکوومەتی عێراقی مجبور بن چونکە تا ئێساش ئێمە ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان شەهید و کەمەندام بوون حکوومەتی عێراقیانی هیچ قەرەبیشان نەکردن. دوو پێویستیمان بە ئالات و مەکانیە لە هەموو سنووری بەڕێوەتی گشتی کاروباری من ئێمە دوو حەفارەمان هەیە کە بە دڵنیاییەوە ئەم دوو حەفارەی هیچ نییە لە چاو ئەو هەموو سنووری کە ئێمە هەمانە بە تایبەتیش زیاتر ئێستا ئێمە شەکانمان چۆتە شاخەکان دەشتەکانمان تەقریبا بەجێشتۆ لە شاخەکانی پێویستیمە بە ئامێری و کەلوپەلی زۆر پێویستیمان بە دامی نێودەوڵەتی هەیە کە هاریکاریماکەن چۆن دامی نێودەوڵەتی هەیە بۆ ئەو ناوچانەی کە داعش پیسی کردون هاوکاری ئەکرێن لە سەتاسەی جیان پێویستیمان بۆیە جارێکی تر UN نەتۆیەگرتوەکان کە ئاوڕێک لەم ناوچانی ئێمە بنەوە چکە ئەم ناوچانش بەڕاستی هەم ناوچەی پیسبوون بە بین و تاقمانی هەم زەرمەنێکی زیاتر زۆر باشە. زۆر سپاس بۆ تۆ کاک جەمال دیارە مەدەرفەتەکەمان کەمە و هەروەها هەندێک چالاکیش لە شار و شارۆچکانەیە دەمانوێت ڕووماڵی ئەوانش بن. زۆر سپاس بۆی کە زۆر سپاس بینەرانی عزیز دیارە لە ناو شاری سلێمانی گرتبوونەوەیەکی ناڕەزایی هەیە دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە. ڕامیار سڵاو لێبێ گەر گوێت لێمە زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی و هەروەها ئەو گرتبوونەوە ناڕزایی کە هەیە لە شاری سلێمانی لەسەر چێ بۆمان بگوازیتەوە. ڕامیار ئەگەر گوێت لێمە زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی و هەروەها ئەو ناڕزاییە لەسەر چی هەیە بۆمان بگوازیتەوە. بەڵێ سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بەیانیتان باش هاوکارانی خۆشەویست. دیارە ئەمڕۆ ئەوەی کە دەبینی لە پشمەوە بەشێک لە خاوەنی کارگەکانی سلێمانی گرتبوونەیەکی ناڕزاییان ئەنجام داوە لە بەرامبەر پشتگوێخستنی بەرهەمی ناوخۆ ینی وەکو لای هەموو لە ئاگاشکرایە بەرهەمی ناوخۆ لە ئێستاداوە بەتایبەت لە وەرزەکانی هاوین و لە وەرزەکانی پێگەیشتنی بەروبوومی ناوخۆ پارە ناکە. دیارە ئەمەش نیگەرانی بەشێک لە خاوەن کاگەکانی لێکەوتۆتەوە و بەشێک لە جوتیارانی لێکەوتۆتەوە. دیارە ئێستا لە بەردەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردبوونەیەکیان ئەنجام داوە خاوەن کارگەکان و کرێکاران بەوەی کە داوا دەکەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئاوڕێک لە بەرهەمی ناوخۆ بداتەوە و چی دیکە جوتیار ینی وەکو چۆن ئەڵێ مایەپوش نەبێت لە بەرامبەر پێگەیاندنی بەروبوومەکان یان کارگەکان
کە بەرهەمی ناخۆییان هەیە حکوومەتی هەرێم زیاتر گرنگی بدات بە بەرهەمی کارگەکان نەوەگەوەی کە لە وڵاتانەوە بەرهەمی تر بێنن ینی داوا دەکەن کە کەرتی ناخۆ گەشەی زیاتر بسێنێت لە پەیوەندیدار کێ کە بەدەم داوای بەشواستی کارەکانیش لێرن لە پشتمەوە ئێستا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاتۆتە نێو خۆپیشاندەران و ینی گوێ لە داواکاری خۆپیشاندەرەکان ئەگرێت ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت بزانی لێدوانی بەشێک لە خاوەن کارگەکان و بزانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر ئەوە چی دەڵێت بەڵێ ئێستا ئەوەی کە لە پشتمان ئەوە بەشێک لە خاوەن کارگەکانن یعنی دەیانەوێت لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەی ئەوە بکەن کە داواکاریەکانیانی پێ بدەن بزانن ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیان بۆ دەکات ینی ئەمڕۆ ئاماجی هاتنیان بۆی بۆ بەدەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر ئەوەیە کە داواکاریەکانیان بەدەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەیتر هەیە لەلایەنە پەیوەندیدارەکان یان وێنەری وەزارەتی کشت و کاڵکی هەیەکەوە داوا خواستی خۆیانی پێ بگێنن داواکاری ئێوە چیە وەکو خاوەنکارەکان ئەگەر بیتە ئێرە پێمان بڵێ زۆر بەخێرا داواکاریتان چیە داواکارین لە حکوومەت ئێمە وەکو کارگەکانی منتیقی سلێمانی ئێمە کارگی ماسی سلێمانی کێشەیەکی زۆر بۆمان هاتوۆتە پێشێ ئەم بوومربووینی کە ئێستا لە کوردستان لە عێراق هاوی عێراقی گرتوتەوە لەسەر هاوردەی دەرەکی لابراوە و لەسەر موادی ئەوەلی ناوخۆ زیادی کردووە بەڕاستی کارگەکانی شتر دەتوانایان نەما ئەو هاوردانی کێن بە هەرزان فرۆشە لە ناوبازار کارگەکانی ناوخۆ هیچ کاری پێ ناکرێت ئێمە هاتوینەتە سەر ئەوەی کارگەکانی تر بەرەوداخستن بڕەوە خۆش بەیاخوا ئەگەر دەرفەتم هەبێ من یەکێک لە ڕامیار جوتیارانی شاری پێنجوێن ساڵانە گلەی و گازندەیەکی زۆریان هەیە لە هەرزانبوونی نرخی بەروبوومە کشتتوکاڵیەکانیان وە گلەی و گازندەیەکی زۆر بەردەوام لە وەزارەتی کشتتوکاڵیانە ژۆنیدارەکانەکان حزوری ئەوان کارکەن لە خۆپیشاندان و کارێکی ژێرخانی ئابووری ئەم وڵاتە زین و بێت و نەک ژێرخانی ئەم وڵاتە داڕوخێنن ئەوە تا کرێگار هەمووی ئەوە سێئیسە ڕۆژ وا هەیە ئێمە سیچل کرێگارمان لە ماڵە دانیشێت هەمووی لە پێناو ئەو بەرهەمەتەیەکیانە وەڵی ئێمە لە ڕووی کوالیتیەوە تەحەدای هەموو بەرهەمە دەرەکیەکەیان نەکەین چون بە ئەندازیاری پیشەیی ئەو کارانە بۆوانەکەن زۆر کارەکانمان پاک و تەمیز و پاکوخایەن و تەندروستە هەموو ڕۆژێ ئێمە فەحسیەکەین مختبەرمان هەیە لە کارگای فەحسیەکەین ئینتاج ئینجا چێتە بازاڕەوە ڕامیار بەڵێ ئەوە وتەی بەشێک لە خاوەن کارگەیەک سلێمانی بوو ئایا کارگە خۆماڵیەکان ئامانجیانەوەی بستنە ژوورەوە لەگەڵ سەرۆکی خواست و داواکاری یان بەڵێ ئامانجیان بچن لەگەڵ پارێزگاری سلێمانی قسە بکەن یادداشتێکیان بدەنێ بۆ ئەوەی کە داواکاریەکانیان بگەنن بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بڵێن پارێزگاری سلێمانی ئێستا نوێنەرەکانیان نەچنە ژوورەوە بەڵێ ڕامیار پرسیاری ئەوم کرێگەن لە خاوەن یەکێک لە کارگەی بەرهەمە خۆماڵیەکان بپرسی داهاتی ئەوان بەرەمێنانی ئەوان دەتوانێت لە ئاست خواست و داواکاری خەڵکی کوردستانە بێ؟ زۆر جار ریاضە و شوێنانی کە پەیامێر تێدا هەواڵ دەگوازێتەوە بە تایبەتێگەر دەوروبەری قەرەباڵغ بێ گوێی لە هێتوانەکەی زۆر کەمتر دەوێت دیارە ڕامیار جێستا لە پشتیەوە ناڕزایی خەڵکیەوە دەنگ بەرز دەکەنەوە لەبەرەوەی کە گوێی لە پرسیارەکەی ئێمە بۆ هەرچەندە چەند جارێک دووبارەت کردەوە دیارە ئەگەر پەیامێری ترمان ئامادە بێت پێم وایە کە جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە بۆی کە زۆر سپاس دیارە برایان ئاماژە بەوە دەکەن کە لە ئێستادا پەیامێرانمان ئامادە نین بینەرانی عزیز پێکەوە ڤیتیەک دەبینین لەسەرەوەی کە یەکێک لە قوربانیانی مین لە هەرێمی کوردستان ژیانی چۆنە پێکەوە بینەریان ڤیتیە دەبین دوجار میوانی ترمان دەبێت لەسەرەوەی کە لەم ڕۆژەدا کە ڕۆژی جیانی مینە بزانین چۆن ئاوڕ لە قوربانیانی مین دەدرێتەوە پێکەوە بینەری دەبین. کاک مەجوان سڵاوت لێ بێ باشی زۆر سپاس
إسلام في خمارة كما صلى الله عليه وآله وسلم فيري كردين كلا خزمتكم والقو خلقاني دي كدا من بابا دايكو باوك لبيشترين إما خزمتي عم كينو دايما لخزمتي أنا بهويو كارساتي كباوكمي تيوالياتون بناي شاوكاني لدز داوا من بأركي خومي دزانم دايما لخزمتي عم بوهرشون يقولك من دسي داقرمو ئیشەکانی ڕادەپەڕێن باوکم چاوی لە ڕێم کوردستانەدا داوا لە حکومەت دەکەم کە قەرەبووی باوکم بکاتەوە ئاوڕێکیان لێ بداتەوە مافی چەندەها نابینا و کەمبینا و ئیتر چەندەها کەمەندامانی تر هەیە کە بێناس کەوتون لەم کوردستانەیە هیوادارم حکومەت ئاوڕێکیان لێ بداتەوە. بینەرانی عزیز لەم بڕگەی بەرنامەکەماندا دوو میوان دوو قوربانی و دوو تێکۆشەر کە بەشێک لە جەستەیان لە پێناو پاکسازی نیشتیماندا لە مین بەخشیوە لەم بڕگەیەدا میوانداریەم دوو بەڕێزە دەکەین کە ئەوانیش بەڕێزان کاک مەریوان عەبدوڵڵا وەروەها کاک هوشیار بیاوێڵەیە کە کەم تا زۆرێک لای زۆری نەتان کاک هوشیار ناسراوە بەڵام کاک مەریوان ئەگەرچی پێشتر لە هەندێک لە میدیاکاندا راپۆرتی لەسەر ژیانی کراوە بەڵام لەم بەرنامەیەدا دەمانوێت زیاتر بیناسیین و زیاتر ئەگەرچی ڤیتیەکە تایبەت بوو بە کاک مەریوان بەڵام زیاتر لە زاری خۆیەوە لەسەر ژیان و گوزەرانی خۆیان هەردوو بەڕێز قسە و گفتوگۆ بکەن. زۆر سپاس کاک هوشیار کاک مەریوان کە لەم بەرنامەیەدا بوون. زۆر بەخێر بێن بە ئەم بانگێشتەی کە ئێمەتان بانگێش کرد بۆ کەناڵی پەیام زۆر سپاستان دەکەین و دەستخۆشی لە هەموو کارمەندانی پەیام دەکەین و دەستخۆشیتان لێکەین. زۆر سپاس کاک مەریوان. کاک مەریوان ئەگەر سەرەتا لە تۆوە دەست پێ بکەم ئەم قوربانی کە تۆ داوتە لە پێناو پاکسازی نیشتیمان کەی بوو لەکوێ بوو و لە ئێستادا چەند بەشی جەستەر لە دەست داوە؟ من وەکو جەستەم هەردوو چاوم لەدەست داوە دەستەشم بە سەختی بریندار بووە. من لە منتیقەی ساڵە ئاغا لە خوار کەلارەوە لە حەقلێک لەوێ تووشی ئەم ڕووداوم لە ساڵی 2011 لە 22/2011 تووشی ئەم ڕووداوە بووم. ئەوەی کە یعنی ئەو جۆرە مینی کە پێتا تەقی چی بوو چکە لێرە بە هاوکاری کاگوشیار کە زۆر سپاسی یەکەین هەندێک مینی زۆری بۆ هی لە هێناوین کاگرازەکەی ئاوەڵغام بەلێو ڕەشەکەی وڵای من جۆرەکەی ئەدام پیەمێنە ئەو ڕەشەیە کە دوو ڤۆلیەمەکەی پێوەیە ئەمەی پێتەقیەوە ئەمە زۆر خەتەرناکە زۆر ترسناکە غەڵەت قبول ناکە ئەوە دەرزیەکەیەتی ئێستاەوەی ئەمە توێنتی تایە بەترەخێم لا بردووە سەلامەتی زیندوەرەوەڵا ئەمەی پێتەقیەوە جا هەر باش بووە خوا ئەو ڕۆژنەکە شەهیدی نەکردووە خۆزگای دەستێکی با چاوی نەبووە من بۆ زۆر ناڕەحەتم
تو ئینسان خۆی چای خۆی داخە ئەو کاتە دەزانێت ژیانی ئەم کەسە چۆنە بەس من ئەوە ناڵێمیت نازانم بڵم چی کاک مریان ئێوە کە قوربانیانی مینن زیاتر لەگەڵ تویا جەخت لەما ئەکەمەوە کە ئێستا بار و گوزەران و ژیانتان چۆنە حکوومەت هێرێمی کوردستان چۆن ئاوەڕ لە ئێوە دەداتەوە کە ئێوەش دیارە قوربانیتان لە پێناو پاکسازی نیشتیمانە ینی داوە چیتان بۆ کراوە موچە و گوزەرانی ژیانتان لەلایەن حکوومەتەوە چۆن بۆ دابین کراوە والله کاک جەلال بەداخەوە بەڕاستی ئەم حکوومەتە هەروە بە ئاسانی دروست نەبووە بە خوێنی ئەنفال کیمیاباران شەهیدانمان کەمەندامانمان دروست بووە بەڕاستی سیرەکەی ئێمە کەسێک بین لەم کوردستانەمان پاگە کردەوە ئێمە خەڵکی گوندەکان بووین شوێنی گەشتیاران ئەو شوێنانی کە خەڵک ڕۆژانە بۆی ئەچن ئێمە ئەو شوێنانەمان پاگە کردەوە بەس بەداخەوە ئێمە حکوومەت هیچ ئاوڕێکی لێ نەداینێتەوە تا ئێستاکێنە ئێمە کە کەمەندام ئەبین کە کەمەندامە بین لە چاودێری کۆمەڵاتی موچەمان بۆ ئەبدابین ئەکەن بۆ ئەبرنەوە لە باتی ئەوی بمانکەن بە پێشمەرگێکی سەنگەر بەڕاستی حکوومەت ئێمە پرۆژه یاسامان لە حکوومەت هەیە بەس ئەم کابینە ئەسپێری بۆ کابینە ئێمە پرۆژه یاسایەکمان لە وازم 2002 یاوە بە حکوومەت بەس تا ئیسەکێنە خوێندنەوەی یەکەمی لە هەموو کابینەکان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێت بەس ئەم کابینە ئەیا بە ئەو خوێندنەوەی یەکەمەکە دیسان پوچەڵە بێتەوە هەم ئەو کابینەیتر خوێندنەوەی یەکەمی بۆکە ئەم پوچەڵە بێتەوە دا بۆ کابینێتر ڕانی کابینە بە کابینی ئەسپێرێت من بەداخەوە داوا لە هەموو ئەندام پەرلەمانان دەکەم پرۆژه یاساکەمان لە پەرلەمانە بە زووترین کات پەرلەماندا ئەنیشێتەوە خوێندنەوەی یەکەم و دووەمان بۆ بکرێت ڕانی بەڕاستی خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ و ئیهمالەکرێت بە زووترین کات خوێندنەوەی دووەمان بۆ کرێت بەڕاستی ئێمە نەوەت کەمەندامین ئایا نەوەت کەمەندام تەسیر کاتە سەر موچەی ئەم حکوومەتە وەڵڵاهی نازانم ئێمە 43 شەهیدمانەیە حکوومەت نازانم تێناگەم هەتاکو شەهید نەبین بڕوامان پێناکە ئێمە 43 شەهیدمانە شەیدەکانمان بە شەیدی سەنگەر حسێبەکەن بەس ئایا بۆ کەمەندامانمان هیچ حسابێکی بۆ ناکرێ ئێمە نەوەت کەمەندامین ئایا نەوەت کەمەندام تەسیر ئەکاتە سەر حکوومەت موچەکەی معنی با موچێکی شایستانەمان موچەکەتان چەندە؟ موچەکەمە لە چاودێری کۆمەڵاتی تا ئیسەکەنە لە قەیرانەکان 90,000 ناپیمان دوای بۆیان کردین بە 120 ئێستا 150,000 ئایا خێزان بە 150,000 ژیت پرسیار لە حکوومەتەکەم 150 کاتە چەند؟ نانا ڕۆژی 5,000ەکانی ئەگە 150کەدا بەشی ڕۆژەکەی ڕۆژی 5,000 بەڵێ ئێستا مناڵێکی یاسایی ڕۆژی 5,000 بۆ مەکتەبەکەی بەیانی تۆرە خێزانێک ببەڕێوە چەندین مناڵ و ئەگەر ترت هەیە کاک مەریوان بڵێ کار و کەسابەتی ترت هەیە ئایا ساغەکان توانای ئیشیان ئەڵان ئیش نییە ئایا نابینایسا من هەردوو چاوم دەست داوە توانای چی ئیشێکمەیە ڕانی توانای هیچ ئیشێکم نیە لەبەرەوەی من لە ماڵ دەرەچم لە هەر شوێن دەرەچم ئەو مناڵی کە ئێساکەنە لە راپۆرتەکە بینیتان ئەوە نەبێ ناتوانم لە ماڵی لە ماڵیش دەرچم بۆ هەر شوێنێکەچم کاکە هیران هاوکارمە کاکۆ شێرجەنام تاوەکو سەرباز و پێشمەرگەیەکی ون خزمەتکارێکی نیشتیمانەکەت چۆن هەست بە معانات و هەستی کاک مەریوانەکەی کە جەنابەت داماشت بەوە کە هەردوو چاوی لەدەستداوە من خۆشحاڵ بووی من ڕۆ لەگەڵ کاک مەریوان کاتێک کە منم کوڕم بینی کوڕێکی وتور یا زیرەک بەدەم ئیش و کارەکانیەوە ئەڕۆی ئەم ناسی لە ئاات سنووری هەڵەبجە لەگەڵ ئەو جەماعەتی خۆیانە کوڕێکی قسە خۆش سوعبەت کوڕێکی میوان دۆست کوڕێکی باخەڵی بۆ هەموو کەسێک بوو بەڕاستی من ئەڵێم ئەو کەسانی کە سەیری تەلەڤیزیۆنی پەیام ئەخەن بۆ 2 سانیە بەس چاویان داخن بەس ئەوەنە ئەڵێم هیچ ناڵێم بەس بۆ 2 سانیە چاویان بنۆقێنن ئینجاکە مراعاتی ژیانی ئەم کوڕە بکەن بەس ئەوەنیان پێڵێ یا ڕەبی خوایە ئەو بەرپرسانی کە چاویان ئەم کەسانە نابینێ یا ڕەبی خوایە چاویان کوێرکەیت و وەکو فیرعونیان لێ بکەیت ئەو دەسەڵاتدارانە بەس ئەوەنە ئەڵێم تۆ لە ناو کێڵگەمینەکانە زۆر بوویت بەڵێ کاک مەریوان لە پێناو بژێوی ژیانە ڕۆشتووە کە نیشتیمان پاک دەکاتەوە یعنی ئەچێتە سەرم هەموو خەتەریات و ئەم مەترسیانی کە هەیە یعنی دوجار دەکری حکوومەت هێرێمی کوردستان بەم شێوازە ئاوڕیان لێ بداتەوە یعنی چەندە مەترسی هەیە کاتێک ئینسانێکی ساق مرۆڤێک دەچێتە ناو کێڵگەیەکی مینەوە ئێوارەش بە تەمایە بگەڕێتەوە ناو ماڵ و منداڵەکەی من ئەڵێم کاک مەریوان و سەدانی وەکو کاک مەریوان و وەکو برای خۆتان خۆمان کردە تەسیە بۆ ئەم خەڵکە سەیران و گەشت و گوزار بکاو بە ئارەزوی خۆی هەوایەکی ئازادیم ئەڵمژێ خەڵک بچێ بۆ بژێوی ژیانی خۆی خەڵک ئەوەی ئارەزوی هەیە بۆ ئەو ناوچانە بڕوا پیاوی وەکو کاک مەریوان و سەدان کاک مەریوانی تر بوون تەسیان بە ژیانی خۆیاندان ئێستا بۆ ئەوان بۆ بێدەنگن بەس من داوایان لێ یەکەم بۆ 2 سانیە بۆ سانیە چای خۆیان داخن ناو عیلەکانە ئیمجاکە ملاعاتی کاک هاوڕێ و ڕۆژەکانی کاک مەریوان کەن یا ئەوانەیە کە ئێستا شەهید بوون و مناڵەکانیان بێتە لەدان مانگ بە 150,000
واللهی مناڵێکی مەسوولێک 150,000 ناداوە قەڵەم و دەفتەرەکەی واللهی کە لەم سوێدیە ئەوێ زیاتری پێ بێ ئەڕوا ئەوە بەمانە ئەژی بە 150 هیچ کەسێک ناژی کاک مریان لە بیابانی شابێ پێی ناژی بە 150 کاک مریان چیتان کرد بۆی کە ئێوەش وەکو کەمەندامی سەنگەر حساب بکرێن بۆ ناتانگەنە کەمەندامی سەنگەر و کاتە ڕەنگە ژێوی ژیانتان باشتر ببێت واللهی کاک جلال من ئەو کات کاک سیراج بەڕێوەبەری دەستگای گشتی کاروباری مین بوو من چوون بۆ هەولێر بۆ لای بەڕاستی بەس خەزەکە لە پەرلەمانە کێشەکەمان ئێمە کێشەکەمان لە پەرلەمانە لە قەزەی کاک سیراج و من کاک موحسین من چاویان لێرە و ماچەکەم سڵاو ڕێزمێ بۆیان ئەوان سوڵتەکە لە پەرلەمانە ڕانی پەرلەمان خوێندنەوەیەکەمی بۆ کرا و ئیمالیەکەن ڕانی بەڕاستی خوێندنەوەی دوین بۆ بکرێ ئێمە نەجاتمانە بێت لەم مەینەتیە بەڕاستی ڕانی سەیرەکەی کێ لەم ڕۆژا بە 150,000 ئەژی ئایا ئێمە کەسێکی جەستەمان بەخشی بەم کوردستانە ئەم کوردستانی سەر مەجموعەیەکن سەریان تێ کردووە ڕانی بەڕاستی ئێمە خۆمان فیدایی کردو بۆم حکوومەتە بۆ ئەم کوردستانە بەس مەجموعەیەکن ئێساگەنە ئەیخۆن ڕانی ئێمەیان لەبیر کردووە بەڵام لەماوە پێشوا بە بڕیارێک هەندێک لەوانە کرانە ینی کەمەندامی سەنگەر و ئەمانە کە لە بەتایبەتیوانی کە لە پاکسازیکردنی کێڵگەکانی شەڕی داعشدا بریندار بوون ینی ناکرێ ئەوەش بە بڕیارێکی تایبەت ئەم 90 کەسە بکرێنە کەمەندامی سەنگەر کاک جلال ڕانی تۆ سەیرەکەی ئێمە لە ڕژێمی بەعس ئێمە ئەو مینانی کە ئێمە پوچەڵمانە کردو هەمووی ڕژێمی بەعس داینا بەس ئایا ڕژێمی بەعس لە هەشتاکان هەشتاوەش دایناوە ئێمە ئەو مینی ئەو کاتەمان پاکە کردەوە بەس ئایا شەڕی داعش ئەم حکوومەتە ڕانی بەس شتی تازە ئەبینێ شتی کۆن نابینێ ئایا شەڕی داعش ڕاستە من چوا کەسمان لە دەستگای من لە شەڕی داعشە لە دەستدا لە کاتی پوچەڵکردنەوەی مینە لە کاتی عبوەکانە کە دایاننا لە ناو غاز و لە ناو قاپ و ئۆشتانە دایاننا چوا کەسمان لە دەستدا لە دەستگای من بەس ئایا ئێمە ئەو کەس ئشتانمان پاکە کردو کە لە حکوومەتی بەعسدا ئەنرا ئایا ئەوانەی کە لەگەڵ لە شەڕی داعشە شەهید بوون یا بریندار بوون لەگەڵ ئەوانە فەرقیان چییە ئێمە هەمومان بووم کوردستانە جەستەمان بەخشیە چاومان بەخشیە دەستمان کاگوشار ئەتوانین بڵین لە کوردستانە هەزارەها سەرۆکجاش و مستەشار و جاسوس و پیاوکوژ کە لە دژی میلەتەکەی جەنگاوە بە موچەیەکی زۆر بەرز لەلایەن حیزبەکانەوە تاین کراوە هەتا حیمایە و پاسەوان و سایقی بۆ دانراوە بۆچی حکوومەتی خۆماڵی خۆمان 90 مجاهید 90 تێکۆشەر 90 سەربازی بوون و پێشمەرگە ئاسایی پێ زۆرە کەوا موچەیەکی شایستە موچەیەکی شیاو کە وەکو مرۆڤ بژین بەڕەوا نابینێ بەم نەوە کەسەی کە نەخیانەتیان کردووە نەجاسوسیان کردووە نەجاشایەتیان بۆ حکوومەتی باز کردووە وڵی ئەمە گەڕێتەوە بۆ دەسەڵات بۆ ئەو بەرپرسەی خۆشی بۆ دەسەڵات بۆ ئەو کەسانی کە لە دەوریان لە وەزارەتەکان هەیە ئەنا ئەمانە شایستی هەموو شتێکە منوەکو خۆم 12 ساڵە یابان بووم کە ژیانی هاوڵاتی کەم ئەندامێکی یابان ئەبینی قیز لە خۆتەکەیتەوە ئیتر خۆت ئەزانی چەند دوا کەوتوی ئێستا گەنجێکی وەکو ئەمە من خەڵک ئەنازم هەردوو چاوە هەردوو دەست و هەردوو قاچی دیە ڕەفیقمەوە ئێتش ماوە لە ژیانە ئەمە ئەبێ ژیانی چۆن بێت ئەبێ ئەمە 150 بێتێ وڵای بە نونێکی بۆ بانک من دوێنێ لە تەوێڵە بوو دوێنێ لە تێڵم کاتە خەرکی ئەلغام و دەردوتنەوەی ئەلغام و ئەلغام ئێستا ژەر بەردەوام من هەر بەردەوام تا ڕۆژێ ئەمرم موی منێڵە کەمەندامە و کەسە نییە کە هەردوو قاچی لە دەردا یا هەردوو چاوی لە دەست یا هەردوو دەستی کەمەندامە و کەسێک کە کار ناکە ئێستا ئەو موظفە کە لەوێ کار ناکە با ساقیش بێ ئەوە کەمەندامێمە کەمەندامنی ئەم کوڕە ئەگەر مەعاشەکەی ملیۆنێک بێ ژیانێکی باشی ئەیبە بۆ مناڵەکانی بۆ خۆی بۆ مستەقبەلی هەوایەکی ئازادی هەڵەمژێ تر بیر لەوە ناکاتەوە کە چاوی لە دەستداوە یا من قاچەکانم لە دەرداوە هێ ژیانی ئەمانە دابین بکرێ و کۆ برادرە ئامانجی پێدا ئەو مستەجار و جاشانە من ئالم فاتێتا کەسێکەکەم کەسێک هاو سیارێکی زۆر پێشکەوتی پێ بوو ئەو ڕاوڕێکێشم لەگەڵا بوو چون بۆ شاخێ لە شاخەکانی کوردستان زۆر بەرز ئەلغام لا برد هاوتی مەعاشەکەم کەمی کرد لیواژم شتە شاریشم دێ تۆ مەناوەنی چی مەعاشەکەم کەمی کردووە کونەمە هەرجی پێکەنی ئەوەی کە ئێمە ئەیزانین بەخوا دەسەڵاتداران لە ئێمە باشتر ئەزان بەس خۆیان کەڕەکەن لە مەسەلەکە ئێستا ئەم مناعاتی ژیانی خۆی لەوانەیە لە سا نەوەدی بزانێ بەر بەرپرسەکانی لە سا زان ژیانی مەجۆنی یانەوە لێمە باشتر خۆیان کەڕەکەن لە ئاسی خەڵکە بە دوای مەسالیحی خۆیان ناگەڕێن ئەگەر تۆ بڕۆی من چوومە عینێکەوە ئەمە چی پێڵێن هۆڵێکەوە لە یابان پرسیارێکیان لێکردم وتیان لە هین بوو هی ئۆتاوا بوو ئەوە چوار بوو لە ژاپۆن لە هۆڵێکی گەورا بوو هی نادەم شتێکی خۆشی پێڵە ناوەکەم لە بیرچوو ئەلاکولین لە هۆڵێکا 3000 یابانی دانیشت بوو تر خەڵکی دەرەوە ناوەی وڵاتی تیا بوو لە یابانە وتی من خەڵکی شوێی وتم خەڵکی
عێراقم یەکەم جار وتم کوردستانم وتیان نازانین کورد وتم عێراق ئاەتر من تۆ فێری زمانەکەیان بووم ئینجا وتین خەڵکی چ شارێکی نیان نەزانی هەڵەبجە حەچیان نەبیست بوو ئەم جیلەکە بێ کەمێکیان نەبێ جاکە چوومەیە وتیان مافی مرۆڤ تۆ مافی مرۆڤ هەیە لایتەوە وتم نییە وتیان بۆ نییە مافی مرۆڤ وتم من ئیمانم پێ نییە وتم با من یەکم نمونەتان بۆ بێرم وتیان بوو وتم لە ساڵ هەفتای ئەلغام نوێنەری ئیتالیاشی هاتیا بوو وتم لە ساڵ هەفتای ئەلغامی کوردستانی ئێمە ئیتالیە وتم ئەوەی سەی سارە حالێن ئەوە لای ئاوردومە ئەوە VS 50 هی دەبابات هەیە ڤالمارە ئیتالی هەیە ئەمانە هەمووی ئیتالین ئیمجاکە وتی بۆ وتم ئەگە من داواتان لێ یەکەم ئەو پارچە زەویە کە داگیرتان کردەوە کە ڕوبەرێکی زۆرە لە ئیتالیا لەم دەقی منەوە هەڵی وەشێنەوە بیکەن بە شوێنێ لە خزمەتی ئینسانیانە بێ ئیمجا من باوەڕ پێتانەکەم کە مافی مرۆڤ هەیە هەمووی سەری داخست زۆر باشە ئێستا ئەمانەی کە هیچ جەنابتر هەمووی لێرن ینی ئەم جۆرە مینانە هەمویان لە هەرێمی کوردستانە ئێستش ماون یا هەبوون ئەمانە زۆر ماوە زۆر ئەمانە چەند جۆرن یعنی جۆرەکان یەگر پێمان بڵێ بۆ نمونە بە تایبەتی لە ئێستا کاک وشێر کە بارانبارینێکی زۆر ڕوویداوە وانە ئەم مینانە بە دەرەکەون ئەم مینانە بەڵێ بەزەر کەوتون دوێنێ خۆشم لە چوومە دووسێ ناوچە لۆمی VS 50 پۆمزێت M14 409 ئەمانە هەمووی دەرکەوتون ئیمجا ڤالمارای ئەنە وەڵا دەرەکەوێت زۆربیان دەرکەوتون و ئیمجا خەڵکیش بۆ گەشتگی ئەوە خەڵک بەس ئێران و گەشت دەرەوە پاسێکە دەپازەکەوێتە ڕێ هەمووی قوتابی زانکۆ جامیعەکانن ئەمانە گەنجن ئەمانە نەوەی تازەن هیچ شتێکیان نەبینی وەر لە خۆیانم بلێنێن کاکە تێکەزانی قاسێکی لە دەبا من ملیۆنێک بۆ بێڵمەوە من لە سنووری هەڵەبجە دو ساڵی ڕابردوو 144 137 مەکتەب وازێتە بۆ 142 قوتابخانە دەرسی ئەلغام وتۆتەوە چون کورێک هەر دەرسم پێوتەوە ناوی ئەکرێم بۆ کوڕێکی زۆر قارەمان و یاریچێکی بەناوبانگی خەڵکی خۆرماڵیش بوو خۆم دەرسم پێوتەوە دەی ئەلغانێک ئالە و قوتی دۆمینەی پیاتەقی قاسێکی لە دەستدا بەڵێ لەو لۆقمەی پیاتەقی ئا بمەرێتەوە با بژانێ بە ساڵی پار بوو ئەمە نازانم وەڵا خۆ ناوەکەیشی باش نازانم ئالەمی پیاتەقی تەقی بە قاچە ئێستا کوڕێکی یاریچی کەم ئەندام بووە ئەبێ یەکێ دەستی بگرن ئیکرامی نابوو دەم خۆش کاک وشێر خۆت لە کوێوات لێ هات ئێستا چەند بەشی جەستە لە دەستیاوە چەند جار ئەلغام پیاتە تەقیوەتەوە چکە زۆر جار دەڵێن کاک وشێر ینی زۆر ڕەنگە ئیمانی بە هەندێ ئامێر و کەلوپەل نەبێ هەر ئاوا و دەست پێ دەکە و ڕەوشی تایبەتی خۆی هەیە و پاسازی من جیازیشم هەیە من دەورم پێکراوە لە ئێران و لە گەیران غەرب و لە ئەهواز من پێشمەگەی دێرینم پێشمەگەی دانەبڕاو من چاوساغی پارتیزانەکانی دوای ئەنفال بووم من حوسەت پێشمەکە ماوەردە خوارد بەرەی کوردستانی بۆ گرتنی سلێمانی ناوچەکانی کوردستان من چاوساغ بوو قاسێکیانم ساڵی 89 لە بەمۆ قرتە ساڵی 89 بە ئەو ڕۆژە سەداح حوسێن لە دەرمەنیقان بوو شەشی کانون بوو من لەگەڵ محمووی مامە عەزە و سەلامی خوێخا عەزیز و عوسمانی حاجی محموود سەنگایەوانە بوو مام ڕۆستەمە ئەم قاسە ساڵی 89 قرتا لە بەمۆ عسکەری تەقی کرد لە شوێنەکەی فشێکی دای لێم لێشۆ دەرچوو یعنی تۆ دوو جار خوێن لە جەستەوە بڕوە ئەم ئەلغامم پیاتەقی ئەم چواردە بەڵێ ئێوی تریان قاسەکەی تر لەکوێ مەشیان VS 50 ئەمە 89 قرتا شەشی کانون بوو باشە ئەو ڕۆژە جێشی عێراقی کۆپتەر بەسەر شاخی بەمۆ ئەسوڕاوە من قازم لە ڕۆژی سوپای عێراق ئەمەیشیان ڕۆژی تەسیسی جێشی عێراقی بوو ئەم قاچێشیانم حەز ناکەم لەم کامێرا بڵم خەڵک بۆ زیو تاڵانی کەرکووکە چوو من چوم ناوچەکانی کوردستانم پاکردەوە نەچووم پێشبەکی پارتیزانی دوای ئەنفالی مکات مەخوارەوە بیرم لەوە کردو چۆن خزمەتی بوردەکانی کوردستان بکەم چۆن لە سەردەمی شاخە لەکوێ بوو ڕێگاکانم پاکردو ئەمە چوم بە ڕۆژێک بوو مەجموعەیە خەڵکی پێنجێن هاتن ناوی کە عوسمان و کە عەبدوڕەحمانمان بوون هاتیان وشیان کاک وشار کامەیە هەر پرسیاریان لە خۆم کرد لە چایەخانەکە وتم کاک وشارتان بۆ چییە وتیان وەڵای ئەو ئەڵغامانەمان بۆ لاوە لە پێنجێن ئەو کاتە هیچ ڕێکخرا و دەستگای لە کوردستانە نەبوو منیش وتم وەڵای بەیانی کوڕەکەیشم بمرێتێم بۆ ئیشتان وەڵای قەسەم بەخوا بەیانی هەڵسام هەموو خەڵکی هەڵەبجە شاهیدن بەیانی هەڵسام کوڕەکەم مردبوو بۆ نێژی بەیانی ئەوانی ژاتم وتیان ئەو کاک وشێرەوە چێ و قەرەباڵێ لەو قەبرستانەتان وتم میجنێ وەڵا کوڕەکەیشم مردبوو نەچوو بە تەعزیە کوڕەکەم هەموو خەڵکی بیایەوەڵێ بنەماڵی مامۆستا عوسمانیە جووتیار زۆر ئاگاداری ئەو مەسەلەن دێچوم لەگەڵ ئەوانە ئیتر دوسێ مانگیشم کرد کاک وشێر ئەم شتە وردە چییە ئەمریکای بینین ئەوە هی ئەلغامی ڤالمارای ئیتالیە 1600 ساتمەیلەوەی تایە ئەمە ینی کە ئەم ئەلغامە تەقێتەوە ئەمانە فرێدا ئەوەی هەمووی سوورە بێتەوە 40 مەتر بە دەوری خۆیان ئاگر فرێدا زۆر باشە کافیە بەوەی کە مرۆڤ بکوژن ئەو وردەشتانە ئەمان ساڵی 89 قرتا ئەمەش 94 قرتا یعنی ئەمانم لە پشتی ئەژنۆمە قرتا کە تۆ ئەم قاچە ئەبینی ئێستا من ئەمە یابان بۆی کردوم لەسەر ڕاگۆیی خۆشم چوو بۆ یابان ئەوە قاچە ڕاستە کاک مەریوان جەنابتان
وەک کەمەندامێکی مین و بۆ کەس کە نابینا بووی لە پێناو کوردستانە چۆن هەستی خۆت دەرئەبری وەکو نابینایەک یانی چۆن گزارش لە خۆشیەکانی ژیانەکەی چۆن گزارش لەو نیعمەتانەکەی کە لە دەوروبەرتان لە کاتێکان چاو هەروەکو دوێنە ژاماژەم پێکرد لە فەرمودەی پێغەمبەری خۆی هاتووە صلی الله علیه وسلم کە گەورەترین نیعمەتەکانی مرۆڤن. وەڵی خۆی نابینا زۆر زەحمەتە، نابینا ژیانێکی زۆر قورسە. من ئەو دقەی کە چاوەکانم دەستدا ئەو کاتە من ژیانێکی ناڕەحەت دەستی پێکرد، ئەو کاتە مەینێتەکانم دەستی پێکرد. بەڕاستی تۆ بەڕاستی کە ئینسیە کەسێک کە نابینا بێت ژیانێکی زۆر ناڕەحەتیە بۆ شوێنان هەمووی لێین بووە بۆ نمونە سەفەرە بۆ ماڵانە بۆ مزگەوتە بۆ شوێنێکە ڕانی بەڕاستی من هەموو شوێنەکانم کەسێکم لەگەڵانە بێت ناتوانم بۆی شوێنێ بچم. ڕانی نابینایەتی زۆر زۆر زەحمەتە. بەڕاستی من ئەوەی بیرم لێ نەکردوێتەوە ئەو کاتانەی کە چاوم ساغوە ئەم ژیانە بووە بەس وەڵڵاهی ئیشەکەم ئەمەنە ئینسانیانە بووە سەجار باسم کردووە ئێستش چاک بمەوە دەستەکەمەوە بە ئیشی مین بە پاکسازی مین زۆر باشە لەبەر ئیشێکی ئینسانیە ئیشێکی زۆر 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 باشە. کاک مەریوان کاگوشیار زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بێ مەتان بەخشی بگورن دیارە دەرفەتی بەرنامەکەشمان کورتەوە دەمانوێت بڕگەکانیشمان جیاواز بن و پامێرێکیشمان لەسەر هێڵە لە چەمچەماڵە دەمانوێت بزانین زانیاریەکانی چەمچەماڵ لە یا لە چەمچەماڵ چی دەگوزارێت. جەلال سڵاو لێبێت ئەگەر پێمان بڵێ لە چەمچەماڵ چ باسە زانیاریەکانی ئەمڕۆی چەمچەماڵ چۆنن؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ئێستاە ڕوونە کە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن مناڵان و نەوجەوانانەوە بۆ بە دیاردەوە بۆ بەباو و ڕۆژانە منداڵان و نەوجوانان کاتێکی زۆریان بە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەسەرەبن. لە ئێستاە بەشی پەروەردەی تایبەت لە زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ لە هۆڵی شاکرفەتا هەڵمەتێکی هۆشیاری دەست پێ کردووە. دیارە هەڵمەتەکە بۆ ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی و بەڕێوبەری ناوەندەکانی خوێندن بەڕێوە ئەچێ. دیارە لە هەڵمەتەکە ئەیانەوێت لە ڕێگەی هەم بەڕێوبەری قوتابخانەکان هەم مامۆستایانی ئاینیەوە هۆشیاری بدرێت بە هاوڵاتیان چ بە دایکان و باوکان یاخود بە مناڵان و بە هەرزەکاران بۆ ئەوی دوور بکەونەوە لە بەکارهێنانی لە ڕادەبەدەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرە ئەلکترۆنەکان. من بۆ زانیاری زیاتر بەڕێز دکتۆر زانا عوسمان سەرۆکی بەشی پەروەردەی تایبەت لە زانکۆی چەرموو وەرەگرم. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ ئامان جومەبەستان لە سازدانی ئەم سیمینارە چی بوو لەمڕۆیە؟ بەڵێ زۆر سپاس بە خراپتانەکەین. دیارە ئێمە لە ڕۆژی جیهانی ئۆتیزم هەفتەی هۆشیارکردنەوەی جیهانی ئۆتیزم لە 24 کە دەستمان پێکرد ڕۆژی یەکەم درێژە پێدەری ئەو زنجیرە چالاکیەکە هەمانە ئەمڕۆ ڕۆژی دووەمانە کە بە هەمان شێوە چەند چالاکیەکمان هەیە کە لەوانە کە ئەمڕۆ سیمینارێکی زانستی لەلایەن دکتۆرێکی بەشەکەمانەوە پێشکەشەکرێ. حتمان وە گوتمان ئەم هەڵمەتی وەشارکردنەوە بە چینێک و دەستە و گروپێک ناکرێت و بە یەکدا مەزراوە ناکرێت بەڵکە ئەمە بێت بڵێ هەمانگی بێ هەمووان تیا بەشدار بن. بۆ ئەمڕۆ مامۆستایانی ئاینیمان بانگێش کردووە لەگەڵ توێژەرانی دەرونی و پەروەردەیی هەروەها کۆمەڵێک. بەڵێ بینەرانی بەڕێز وەک ئاگادارن چەند ڕۆژێکە شەپۆلێکی یەک لە دوایەکی بارانبارین لە هەرێمی کوردستان هەبووە. ئەم بارانبارینە لە وەرزی بەهاردا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە کۆمەڵێت دیمەنی جوان و کامیابی سازگاری بۆ لە هەرێمی کوردستان لە ژینگەی کوردستانە بۆ فراهەم هێناوین بۆ دروست کردوین. پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارمان ئازاد ئۆمەراوایی دەبین پێکەوە بینەری دەبین. باران بەلێزمە دەبارێ سیا و دۆڵ و دەشتەکان تێر ئاو بوونە ڕووبارەکان هاژەیان دێ و زۆر زیادیان کردووە. زۆری بارانبارین وای کردووە ئاوی زیادە بە ناخی زەوی ڕۆ نەچێتە خوارەوە بەهۆیەوە لافا و دروست ببێت. ئەمە گەلی عەلیبەگە لە قەزای سۆران لە شەوی ڕابردووەوە لافا و ناوچەکەی گرتەوە و بەهۆیەوە زەرەر و زیانی زۆر بەرناوچە گەشتیاریەکان کەوتو بۆ ماوەی نزیکەی 14 کاتژمێر ڕێگای گەلی عەلیبەگ بەهۆی لافاوەوە داخرا. ئەوەکو جەنابتان ئاگادارن شەپۆڵێکی بەهێزی بارانبارین شەوی ڕابردوو ڕۆی لە ناوچەکەی ئێمە کرد بەهۆی زۆری ڕێژەی بارانبارین ئاستی ڕۆبارەکان بەرز بووە بۆ هۆی داخرانی ڕێگای گەلی عەلیبەگ. لە شەوی ڕابردوو شەوە تیمەکانی چاکنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران بەردەوامن
لە ڕاماڵین ئەو خۆل و بەردە و خاشەکەی کە هاتوتە سەر ڕێگا بەڵام شەوی ڕابردوو بەهۆی بەرزی ئاستی ئاوەکە لەسەر ڕێگاکە نەمانتوانی ڕێگاکە بخەی ئاسایی بکەینەوە هاتوچوو لەبەرەوەی مەترسی هەبوو سەرجانی هاوڵاتیان و ڕێبارانی ئەم ڕێگایە. لافا و دیاردەیەکی سروشتیە و زۆر جار کارەسات بە دوای خۆیدا دەهێنێت. خاوەن ناوچاگەشتیاریەکانی گەلی عەلیبەگ پێیان وایە پردی شوێنەکە بچووکە و بەشی ئەو ئاوە زۆرە ناکات کە لافا و دروستی دەکات. بۆیە زۆری زەرەر و زیانەکانیان دەگەڕێنەوە بۆ ئەو پردە بچووکانە کە دەبنە بەربەست لە بەردەم ئاو و زیانی زیاتر بە ناوچەکە دەگات. ئەوەی ماگادار بینەوە سەردانمان کردوون تەنها دوو چێشخانە و چەند کۆشێکن لە تاوگەی گەلی عەلیبەگ بەر ئەم زەرەر و زیانە کەوتون و بەشێکی ڕێگاوبانەکانیش بەر ئەم زەرەر و زیانە کەوتون. بەشێکی دەگەڕێتەوە بەڕاستی بۆ نەبوونی پلان لە ڕووی بەتایبەتی ڕێگاوبانەوە کە دوو قەنتەردانراوە لە بەردەمی تاوگەی گەلی عەلیبەگ چەندین جارە داواشمان لەسەری خۆمان کردەوە بۆی بتوانن حەلێک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوەی بەردەوام کە ڕاستە بارانێکی زۆر بەخوڕاتوە ڕێگر نابین ناتوانین ڕێگربین لەوەی کە ئەو بارانە دێتن بەڵام سەبەبی شەیە کە وای کردووە بەڕاستی زیاتر زەرەر و زیانەکان زیاتر بن. هۆکارەکان خۆشبەختانە بارانێکی زۆر دەبارێت و بەڵام لێرەش بربەست هەیە کاک ئازاد نەشەرمەوە کە ئەم بربەستەش ئەم قەنتێرانەیە کە وەختی خۆیان ئەم جادەیان چاکرد ڕێگایە ئەمەیان بە کاتی دانا بۆ ماوەی دوسێ مانگێک بەڵام ئەوە چەندین ساڵە ئەم قەنتێرانە لێرە و ئەوێکی زیاد هەردەستیت و ئەو قەنتێرانە بەشی ئەم ئەوە زیادە ناکە لە سەبەبی ئەوە گل دەداتەوە و دەچێت ئێمە زەرەرمەند دەبین. بەپێی ئامارەکانی کەشناسی سۆران ڕێژەی بارانبارین لە سۆران گەیشتۆتە 971 میلیم باران کەوا ئەمەش ڕێژەیەشی زۆرە. شەوی ڕابردوو بەهۆی لافاوەوە دوو ئۆتۆمبیلی هاوڵاتیان گیریان خواردەبوو. دواتر لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سۆرانەوە ڕزگار کراون کەوا 8 سەرنشینی تێدا بووە. هاوکات بەهۆی لافاوەوە زەرەر و زیان بەر ڕێگاکانی ناوچەکە کەوتووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری گەلی عەلیبەگ لە قەزای سۆران. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی ئاسوودەوی و پڕ لە بەختەوەری کە بەرنامەکەی ئەمەشجێگەی سوودی و ڕەزامەندیەوەی بینەری عزیز بوو بێت. لێرە دەگەینە کۆتایی بەرنامە و بەخوای گەورەتان ئەسپێرین تا بەرنامەیەکی تر. خواتان لەگەڵ.